سوود و تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ ڕاستە بەڵام بەو شێوەی نییە کەوا بتوانێت مناڵێکە توانە قسەکردنی نەبێت بهێنێتە گۆ پێدانی هێلکەی هەوێردا بۆ ئەو کەسانە یاخود بۆ مناڵانەی کە توانای قسەکردنیان نیە گەربێت و ئەم هێلکەیە پێی بدرێت ئەوە توانای قسەکردنی بۆ گەڕێتەوە ئەمە ئەتوانین بڵێن زۆرە نەریتێکە کە لە کۆنەوە لە شاری هەولێر هەیە و تاوەکو ئێستا بەشێک لە خەڵکی ئەم جۆرە هێلکە بەکاردێن و دەیدەن بە مناڵەکانیان جا من ئێستا قسە لەگەڵ کاک حاجی شکرەکەم کە یەکێکە لەو دوکانی مریشک فرۆشانەی کە ماوەتی ساڵە لە مەیدانی مریشک فرۆشان کارەکاتن هەندێک زانیاری لێوە دەبن سەبارەت بەم هێلکەیە کاک حاجی سەلام عەلەیکوم سڵاوت لەبێ باش کاک حاجی سەبارەت بەم هێلکەیە هێلکەی هەوێردا دەڵێن کە گوایە ئەو کەسانە یاخود ئەو مناڵانێک کە توانای قسەکردنیان نیە ئەگەر ئەم هێلکەی پێ بدرێت ئەوە قسەکردنی بۆ ئەگەڕێتەوە ئەمە تا چەند ڕاستە بەڵێ ڕاستە ئەو هێلکەیە بەکارهێنانەکەشی یان ئەنا ئەوە بکڵێنێ یان شتێکە گەر بە خارج بخۆ احتیاطیە بەس خێ و ڕوون بەکارنەینی لۆ نەک لۆ نەخۆشی زمانی منداڵە لۆ شتیت کەش بکارێتن زۆر نەخۆشی لۆ فەقەراتی بکاردێتن لۆ نەخۆشی زاکری بە قووەت دەکاتن لۆ زۆر نەخۆشی باشە کاک حاجی کڕیار هەبوو بێتە لای تۆ ئەم هێلکەیە ببات بڵێ من بۆ مناڵەکەم ئەیبم کە توانای قسەکردنی نییە هەبووە بەرێ زۆر خەڵک دێتن دەباتن لۆ زمانی منداڵان بەکاردێنتن ئەجا ڕاست بووە بەرێ ڕاستە زۆر باشیشە واتە مناڵەکە هەبووە توانای قسەکردنی بۆ بگەڕێتەوە بەرێ ڕاستەکە بەرێ ڕاستە ئێستا خەڵک زۆر دەیتن دەباتن ڕۆژانە مەسەلەن خەڵک سەردانی ئێوەکە و کڕیارانە بە زۆری لە شوێنێکەوە سەردانتانە وەڵام لە هەموو شوێنێک دێتن هەیە لە کەڵەکی دێتێن هەیە لە ئاکری ڕاهاتیە بردیتی دەستی لە هەریری ڕادی دەباتن ناو شاری لێر لە هەولێر ڕادی دەباتن خەڵک لە زۆر شوێن هاتیە باشە کاک حاجی ئەم جۆرە با بڵێین جۆرە کە جۆرێکە لە مریشک پێی دەگوترێ هەوێردا ئێستا هەیە لە هەرێمی کوردستان مەسەلەن کیویە یا خود مەسلحەیە نا ئێستاکە ئەوەی هەیە لێرکوانە لە بازاڕی بە زۆری مەسلحەیە بەخۆی بەس چیوەکەش هەیە بەس کەمە ئێستاکە چەند ساڵی عنی کەم بووە زۆر کەم بووە ئێستاش هەیە بەس کەمە ئەو ساڵەکە بەس سێدانە بواتە بەس سێدانی چیوەکە بەخۆی ئیسفادەی چیوەکەی باشتریشە لەوەی لەبەرەوەی ئەوەیە مەسلحەکە ئەو مەسلحەیە بەخۆی لە ئێران دێتن بەخۆی علەفی دەدرێتێ علەفی بدرێتێ ها قووەتی نییە زۆر بەس ئەویت کە خواردنی چیویە بەرەلابی ئەو قووەتی زیاترە بەرێ باشە کاک حاجی ئەدی سەبارەت بە خواردنی بە چ شێوازێک بخورێت باشترە بە کوڵان یاخود بە برژان بە چ شێوازێک تەندروستە بە کوڵان ئاوێت 5 دقیقە بکرێنی تاوە هیچ مشکلێ نییە زیاتر بەس خێ ڕوون بەکارنێنیتن مەفعولی نایێتن خێ ڕوون ناوی بەکاربینی بەرێ باشە کاک حاجی ئەی سەبارەت بەو هێلکانەکە وەکو باست کرد ئەو ئانەیکەوە مەسلحەنە چ جۆرە خواردنێکیان نەدرێتێ تاوەکو مەسەلەن ئەم هێلکانە دروست شوێنێکی بەرەلاکە شوێنەکە خۆر بیتن باشە گەرم زیاتر بدێ تەڕە و شووە بخواتن سەوز و شووە بخوا باشترە تامی زیاتر تامی خۆشترە بیتن ئەگەنا ئەو علەفەی درێتی عینی وەچی مریشی دەوازینیە زۆر ئیسفادەی نییە وەچی ئەویتکە نرخەکانیان چۆنە کاک حاجی 6 دانە بە 1000 دەفرۆشین بەڵێ ئەوەی کاک حاجی باسی کرد سەبارەت بە سوود و قازانجەکانی ئەم هێلکەیە من قسەم لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد حەسەن کرد کە پسپۆری خۆراک و گەشە پێدانی مناڵانە باسی لەوە کرد کام جۆرە هێلکەیە سوود و تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ ڕاستە بەڵام بەو شێوەی نییەکەوە بتوانێت مناڵێکە توانای قسەکردنی نەبێت بهێنێتە گۆ باسی لەوە کرد کە ئەم جۆرە وەکو با بڵێن لە قەدیمەوە ئەم جۆرە عادەت و تەقالیدە هەیە کە خەڵک بیر و باوەڕە پێیان وایە گەرم هێلکەی بخوا مناڵەکانی قسەی بۆ گەڕێتەوە ئەو باسی لەوە کرد کە ئەمە دوو لە ڕووی زانستیەوە تایەکو ئێستا نەسەلمێنراوە بەڵام لە ڕاستیدا هێلکەکە سوودی زۆر باشی هەیە وتیشی شێوازی لێنانی وا باشترە بە کوڵاوی بخورێتن و ئەگەر بە خاویش بێت کێشە نیە بەڵام وا باشترە بە کوڵاوی بخورێت و بدرێت بە مناڵ و یاخود هەر کەسێکە بێخواتە